يا أخو بخير بين يا أخو بخير بين سلامة يا ربي كنا باخذ مطركم خانيتان دي عارتان دي مزرعي زوان من هي والله ما مستوى راستي بمن نلو عاردياتنا نلو خانياتنا أوها أدي خير لبوت ساعتنا والله ما مستوى راستي بي عملوا مسألة هو غرفندياتنا هو غريزاوات فترك بيج استاكا بنزاو رقمان دابي حتى استاكا نا تلفون مان لسار دغري نا جواب بشمان داتوا سارتي استلو ساعتنا والله لو هاتينا اتو لزياتي وقردك ما بديوا كلوتو براستيتا اري ولا براستي مانا بلام بنزاو رقتان كودا دمي أما حل ميجا حاشام ليك ديا برونش كاتي ليكن بيخنا سزن لو عند غشي منما لو عند غريب نما دتي بينيري دسته مليون دا استور بي لي بخوا بارداتوا أدي بتمايت سناغو والله تو ليلي دا كاينو دشي كوجين اگر كتكد دتوي بي وجنبي اگر دتوي بخوشي بجي او بارمان لو بجبيري اگر نا بخوتي خرابه بيدكين ولو براستي أنا كوري ولا براستي مانا دي خو صعبت ناكين اري والله براستي ما انا دشي كوجين ديار اتو بقص قردكاي ناديوا وشي كشتمان او زب ديديوا راوا كاكا نسخو راوا ليكو ور بيك دين براستي أنا كتسكم بەڵێ باوەیکیان بابەکەی خۆ چەند جارم پێگوتی واز لە هۆگرەی بینە بۆچی بۆ باوکەیکیان جۆم دەم کچەکەم تازە دوو کەس هاتوونی ئێرە دیارە هۆگر 50 وەرەقی لێستا دینە و نایانداتەوە والله نیازیان پاک نەبوو لێرە ڕۆیشتن گوتیەوە دەچین دەیکوژین ناباوکە چۆن جۆم دەم کچەکەم خۆت نەکەیە ساحب ها باوکەوە هاوسەری منە ماشەڵڵا لەو هاوسەرە بەڕەوشتەی ماشەڵڵا پێم بدە ئێستا تو لە چێ لە دەوامم زۆر باشە لە دەوام بوو نەکەی خۆت بگەینەوە ماڵێ لێی گەڕێ دەیکوژن چاوی دەدەهات باوکەوتۆ بەڕاستە چۆن نەهێڵم کچ حقت بەسەری نەبی ئەگەوها بڕۆ بەڵڵە حاشاژە تو دەکەم باوکە من مردی خۆم خۆشەوێ کچم ئەوە پیاوەتەوەت خۆش لێ بەخوای ئەوە هیچە توی خۆش نایە وازی لێبینە باوکە من وایە سەرچمە ماڵەوە هەی کچەکەم ئاخ کچەکەم چەکە لە ڕقەکەن تەلەفۆنش دوهان خانی بکەم ئەو مسودەیە بدێ منم تەواوکەم بکاتە کتاب ئەلۆ ئەلو بەڵێ کاکامەران باشە یان خان خۆش بی سوپاس هەتا ژوورەکەی منوەرە باشە وەڵی ڕاستی من بیرم چوو پێت بڵێم بەس دەرچووم لە بۆ چێ دەرچووی وەڵا دەرچوومە دەرەوەی دەوام کورە بابە ئەتوما هاتێتە دەرچی ڕاستە وەڵا درەنگ هاتم بەڵام پەیوەندیان پێوە کردم کێشەیەکمان هەبوو بۆیە ڕۆشتمەوە ێ باشە لۆ دەڕۆی بێپرست هەدی خۆم ئەلێرە ڕۆبۆت نیمە دەم مدیرت نیمە ڕاستەکەی وەڵا بەڵام وەکوتم حاڵەتێکی خێرا بوو ئەبوایە بڕۆشتمایە حالەتی خێرای چێ ئەدەت نای بمبرێ ئەدەم ئەلێرە چما دەم مدیرت نیمە هەر عەلەقەم پرسەکەم پێ بکە وەڵی ڕاستەکەی بەڵام چی بکەم واچنە ماڵەوە لە مێردەکەم ئەدەن دەزانین چیا باش جێ بگرە ئەو دوایین قسەی منە ئەمن حاقم لە مشکلەی تو نییە تو چ مشکلەت هەیە مشکلە لەگە چێ و چ دەکەی و چ ناکەی گرنگەوەی لە سبەینی ڕا نێو ئەو شەریکی چاوم بە چاور نەکەوتەوە دەزانن زۆر عیبان گەواتینە سەرماری من کورتخوا عیب نییە لە بۆ 50 وەرەقی بێنە سەرمارم لو ما عيبا لو تو عيبا كرة عيب ناكي شرم ناكي كرة ما تزيني ما لدو نقري او لو تلفوني جواب نادي وتلفون تسلم يا جبانزا ورقة لما ورقرتيا بناوي معملي حتى يستاكا يكفز شمان بتساوي نكتوا إبراهيم والله لبو العيبة أما تنزر بارم دايتن نقولوا معاملة يستا أو بارتان لكن ما يعني خريكة حيو صرفهم بن لهم تزيد باستان كرديا كرة خودي قردارش ما كاتوا كورا ما تسوينا كان خازورت قوتي تسيلي إذا كان ليبكن استا مشحوري أنا والله نية فلس زيد ولا قريني وضزاني هوانتيا هر ما دي لوش ناشم كوجن كورا كاكا خيرتان دا قادير مزالكم دني دا تان دمو خو غارم ندايا أو لو زنا باري قزر قرتتي بخويوا لو زنا باري مدني بدي أتلواتيو طاو السلام عليكم السلام بخير من خزاني وقرم خزاني هوقري خشكم تسلم راوستا اما تسلم يرجع بارمان دايتي او زلامي خويا ملاكات صاحب دوای باستێک هان ئەوە هیچ نێ بەینی خۆمان دوای چ باز دەکەی بۆن قزار قورتی لێ دێتن هۆگر تەواو پارەکە چەنە 50 وەرەقەیە هان چ دەکەی چێوە دەچی خوشکم
من بايتش الورقة ألتونم هيا أتعندمه بيبن بيفرش نواز له قربانم ئەوەی کاکەم بەخۆم دەتاندەمەوەتەوە لێی گەڕێ بڕۆ بینە مرۆ بینە بڕۆ هەیە کورە وەڵی زۆر عیبە لە بۆم قەت نەمزانی سێمەکە ئەمە شەڕ ڕۆژە دوو تو دەگەڕێن هەتا ماری تومانیتەوە بە ئاسانی بە تەمای بچینە دەرێ ڕاستەکەشی تایە ئابزانە ئەتو لە زێر ڕشتی وا دەزانی فترێک لە کمیلیاری شت دەکە بزان تاوە ڕقم لەسەرە کاکە وەسڵەکەشی لەگەڵایە تەواو بۆ زێرە باشە مشکلە نییە ئەمە ئەوی دەبینە بازارێ ئەگە چل وەرەقەشی کرد قسەی ناکەین مشکلە نییە بەس وەڵڵاهی یەک وەرەقە کەمتربی دەینەوەیەکانە ئەو وەرەقەش لێ وەردەگرینەوە هەتا دەگەینەوە حەق خۆمان با بڕۆین با بڕۆ خواحافیز خواحافیز